سەرۆکوەزیرانی عێراق ئەنجومەنێکی بۆ ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی پێکهێناوە. ئەنجومەنەکەش کاردانەوەی پەرلەمانتارانی لێکەوتوێتەوە. عادل عەبدولمەهدی لە کارنامەی کابینەکەدا کە لە مانگی دەی ساڵی ڕابردوو لەلایەن پەرلەمانەوە پەسەند کرا باس لە ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی دەکات. دوای 3 مانگ لە دەستبەکاربوون سەرۆکوەزیرانی نوێی عێراق ئەنجومەنی ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی پێکهێنا. ئەنجومەنەکە چەندین بوار دەگرێتەوە وەک ئامادەکردنی استراتیژێکی نیشتیمانی بۆ ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی و چاودێریکردنی و جێبەجێکردنی، چاودێریکردنی لایەنی یاسایی کەیسەکانی گەندەڵی، سەر لە نوێ داڕشتنەوەی دامەزراوەی یاسادانان لە بواری گەندەڵی، لابردنی هەموو ئەو ئاستەنگ و لەمپڕانەی دێنە بەردەم جێبەجێکردنی کەیسەکانی گەندەڵی، ڕێخستنی هەموو هەوڵەکان بۆ ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی، چارەسەرکردنی ئەو بەریەکەوتنانەی کە لەگەڵ دەستگا و دامەزراوەکانی دیکەی چاودێری ڕووبەڕووی یەک دەبنەوە. بەپێی بڕیاری سەرۆکوەزیرانی عێراق، ئەنجومەنەکە پێکهاتووە لە 2 ئەندامی دەسەڵاتی دادوەری و سەرۆشی دیوانی چاودێری دارایی و دەستەی دەستپاچی و نووسینگەی ئەنجومەنی وەزیران و ژمارەیەک بەڕێوەبەر لە نووسینگەی سەرپەرشتیاری گشتی. دوای ڕاگەیاندنی ئەنجومەنەکە عادل عەبدولمەهدی داوای کرد پەلە بکرێت لە دەستبەکاربوونی ئەنجومەنەکە. پێگەێنانی ئەنجومەنی ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی کاردانەوەی پەرلەمانتارانی لێکەوتەوە. بەشێک لە پەرلەمانتاران پێشوازی لە هەوڵی ئەنجومەنەکە بۆ ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی دەکەن. بەشێکیشیان پێیان وایە ئەنجومەنەکە ڕۆڵی چاودێری پەرلەمان لاواز دەکات. پێگەێنانی ئەنجومەنەکە هاوکاتە لەگەڵ ڕاگەیاندنی راپۆرتی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی بۆ ساڵی 2010. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکە، عێراق لە پلەی 13هەمین وڵاتی گەندەڵی جیهاندایە و لەسەر ئاستی وڵاتی عەرەبیش لە پلەی 6ەمدایە. هەرچەندە لە ماوەی ڕابردوو پەرلەمانی عێراق و دەستەی دەستپاچی چەندین وەزیر و بەرپرسی باڵایان لە عێراق لەسەر دۆسیەی گەندەڵی سزا داوە، بەڵام هەوڵەکانی ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی لە ئاستی پێویستدا نەبوون. ڕۆژ دوای ڕۆژ گەندەڵی لە عێراق ڕوو لە زیادبوون دەکات.